geriye, ne yardım evin belli tariye, kapın jeviriye. Kapı behdin on dengeleriye, şikandın destin da gürkeriye, ne yardım evin belli tariye. Era radyo dengi gele. سلاوتانه به لرادوی دنگی گلوا حالا کنم را دوشم 26 شباتی 2024 تن پیشکشکین. لدرجه کارو چالکیان با آزادی ربرو جلان منگرتنی زندانیانی سیاسی لترکیه با کوری کردستان لنو تو دومین روز دبردامه. زندانیانی سیاسی لزندانکانی با کوری کردستان و ترکیه لچارچال متی آزادی با ربرو جلان شهرستانی سیاسی با پرسیکور منگرتنی آخواردن دست بکرو چالکیه لاروجی نو تو دومین روز دا بردوامه منگرتن لخواردن لبیسحوتی تشرینی دوم و کوبشک لالماتی آزادی با ربرو جلان شهرستانی سیاسی با پرسیکور دستی بکرو و تاوکویستش بردوامه. لکامپی پنابرانی مخمور چالکی شگری که لویسی تموزی سالی را بردو با آزادی جسی را برو جلان دستی بکردو لا 220 روزی دا لگل گروپی 43 به اراده که بیزوا بردوامن. امینه کارا لسرنای گروپی 43 تشکی خسته سرت پراندنی 25 سالی پلانگرین دولتی دله پلانگرین دولتی ویسیان اشتی کاملگو پیک و جانی گلان من برکن او پلانگری امروش لامرالی بردوامه. نتوی ایروشی لامرالیه دست بگیریه و همو جواک کرد و روشلات ناوین خستی ابن باندور اخواه و به تجریت گرانکیری تیمشاندن. همو پیوان المروی وجدانی، اخلاقی و حقوقی تیم بگیرن و تجریت کرد گیرن. اف سوچک دشی مرواییه. ریبرپو با عقل و فراست اخواه قمپلا هایی سر و بنگر و حساب انهزم قمپلوگر پوچ کرد. ببی بانه ام بانک لهمو جواکین دموکراتیک ولاد پاریس و آشتخواست دیگین که جبو فیزیک آزادی رپرپو هر کس خود حلوستک ارینی با اموک خواندوان و جوانین وارگه شهید رستم جدی آزادی رپرپو آزادی خود بینن و حتی رپری ما آزاد نبه امی همو مافین خواهین جواکیان بکار بینن و تگوشین بلند بکن اموک گروبا چلوچاریامین حوت ناوند لباکور روشلاتی سوریا لکنگره که روشنامه‌وانی دا دوای آزادی جسته والگرتنی گوشگیری تندیان لسر ربر اوجلان کرد. او حوت ناونده لباکور روشلاتی سوریا دا لکنگره که روشنامه‌وانی دا سرانجام با سر گوشگیری دیجی ربر اوجلان راکشه و دواکران به پل دیدار لگالی انجام بدری و همجان بوده تاوکو آزادی جسته ربر اوجلان بدینه بردام دبن لچالک کیان. لبرلینی پایتختی آلمانیا شکردانی ناوشکل چارچه کمپینی 100,000 کارت با امرالی نامیان با ربر اوجلان لدورگی امرالی نرد بشتروان لسربان گازی انجمنی جنانی برلین و انجمنی کردستانی آزاد کوبونوا و رایان گاندوا که آزادی جسی ربر اوجلان که 25 سال لزیندان ده گوشگیر کرد و پیوسته به زودترین که آزاد بکره. Gele Kürt Perez Abdullah Öcalan boy azadiyavi boy tecid peş girandine hem vaka civaka Kurdistani azad Berlin'e hem karta davajne poste boy saroke gele Kürt Perez Abdullah Öcalan hem selam hürmet ekseri de bir sarokra gerilla kahraman ra girtki hadsi zindan ra malbat şehida malbat velat Perez ra hem loşer hem beri erişe düşmür gele Kürt gerek ra serpiya elbijartine da herkes reaf bide irada khun gele Kürt hevde xuy dere slavres لەگەڵتان بەردەوام دەبین هێرشە داگیرکاریەکان بۆ سەر باشووری کوردستان و باشووری کوردستان بەردەوامە ئەمەش نەڕزاتی لەلای بەشێک لە هەوڵاتیانی باشووری کوردستان لێکەوتوتەوە و توێژەکانی هەڵەبجە لەوباری و لە لەدوانێکدا بۆ ڕۆژنویست نەڕزاتی خۆیان دەردەبڕن.
ئەم داگیرکاری تورکیا ئەمڕۆ سبەینی و دوێنێ و پێرێ و بە چەند ساڵە نییە، ئەمە مێژینێکی کۆنی هەیە. ئەم تورکیا نایێتەوە هەبی بە تایبەتی میلەتەکەی واز لە قیادەکان بێنە، قیادەکان دروستکرای خۆیان کاکە خۆیان بەکارێنن. بەڵام کارەسات لەوایە تۆ هێزێکی داگیرکەرەگەر لاپەڕە بە لاپەڕی مێژوو هەڵی بیتەوە ئەم دەوڵەتی تورکیا دژی کورد بووە، نەک حەک کوردبوونیش بگرە زمانی دایکیشی قادەقا کردووە، هیچ کاتێ دۆستی میلەتی کورد نەبووە، هیچ کەسێ بەدەم کێشەکانی گەلی کوردەوە نەبووە. ئەبێ خەڵکی کورد تاکی کورد بەلایمەدە ئەمە گرنگە، تاکی کورد تێبگا لەوەی ئەمانە تو دەوڵەتی تورکیا چای بەبەرایی کوردبوون هەڵنایە. ئەبێت تێبگەین ئەم دەوڵەتە هیچ سۆزێکی مرۆڤایەتی و ئینسانی و دینی نییە بەرامبەر بە میلەتە. ئەوەشی ئەگوزارێت بیانووی قوارێکی سیاسی نییە لە چەکدارێک کۆمەڵە چەکدارێک. کۆمەڵە چەکدارەکە شوێنی تایبەتی خۆی، بەڵام کاکە تۆ ناوچەیەکی و ئێرە چی تاوانێکی هەیە؟ تەنیا تاوانەوەیە کوردبوونی خۆیانێ ئەسەلمێنن. ئەوەی کە بەڕاستی ڕێگرە، ئەوەی کە بەڕاستی بەرخودانیەکە لە بەرامبەریدا گەلی کووردە و ئەوەیشی بەڕاستی دێت نەخێر بۆ ئەم جۆرە لە عقڵیەت و سیستەم دەکات تەفگەرێکە حرەکەتێکە بە ناوی حرەکەتی ئازادیەوە و 40 ساڵە زیاد لە 40 ساڵە لە پێناو ئەمەدا خوێن دەدات، قوربانی دەدات، لە چیاکان شەڕ دەکات، لە زیندان بەرخودانی دەکات، لە شاردا بەردەوام خەریکی خۆڕێخستنکردنە، خەریکی گەل بەڕێخستنکردنە. بۆیە ئەو کورد وەکو بربەستێکی گەورە دەبینە لە بەرامبەر پرۆژەی خۆیدا، هەر بە خاتری ئەمەشە کە لەو عقڵیەتە دەدات. بەڕاستی لێدان لە ڕۆژ ئاوا لە پێنگە ئابوووریەکانی و لە دامەزراوە کۆمەڵگەییەکانی لێدانە لەو ئەڵتەرناتیڤەی خۆی. وتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆن ئامۆژەکانی عێراق ڕایگەاندووە استراتیژیەکی گشتگیری ئەمنی بۆ پاراستنی سنوورەکانی عێراق جێبەجێ دەکرێت و دەشڵێت استراتیژیە نوێیەکە تەنها سنوورەکانی عێراق لەگەڵ تورکیا ناگرێتەوە، بەڵکو سنوورەکان لەگەڵ سەرجەم دراوسەکان دەگرێتەوە. تەحسین خەفاجی وتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆن ئامۆژەکانی عێراق لەبارەی جێبەجێکردنی استراتیژیەکی نوێی ئەمنی بۆ پاراستنی سنوورەکان بە میدیا عێراقەکانی گوتووە کە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی وەزارەتی ناوخۆی عێراق لە ڕێگەی جێگیرکردنی هێزەکانی پاسەوانی سنوور استراتیژیەکی گشتگیر بۆ پاراستنی سنوورەکان جێبەجێ دەکات و دەڵێ استراتیژیە نوێیەکە تەنها سنوورەکانی عێراق لەگەڵ تورکیا ناگرێتەوە، بەڵکو سنوورەکان لەگەڵ سەرجەم دراوسەکان دەگرێتەوە و باسی لەوە کرد سێ ئامانچەیە لەو هەنگاوەدا ئەوانیش ڕێگریکردنە لە قاچاقچێتی هاتوچۆکردنی کەسەکان بە شوێکی نایاسایی لەگەڵ چەند ئاوانجێکی دیکەی ئەمنی ئەوە لە کاتێکدا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە هێزەکانی پەدەکە لە ژێرناوی پاسەوانی سنووری عێراق ڕەوانەی سنووری پارێزگای دهۆک کراون لە چەند ناوچەیەک جێگیر کراون. ماوەی 5 مانگە مامۆستایان لەسەر شەقامن، یەکێک لە داواکاریەکانیان لە بەرزکردنەوەی فەرمانبەرانە کە ماوەی 8 ساڵ ڕاگیراوە و لەو بارەی مامۆستایانی کوێ دەڵێت دەسەڵات شەڕی دەرونی لەگەڵ مامۆستایان دەکات و هەوڵ دەدەن خەڵکی نەخوێندەوار بێ بۆی بەکاری بێنن بە پلە بەرزکردنەوەی هێزە شەکدارەکان دەیانەوێت لە ڕێگەی چەکەوە وڵات بەڕێوە ببەن. دیارە ئەم دەسەڵاتە پێخۆش نییە خەڵک خوێندەوار بێ، پێخۆشە خەڵک نەخوێندەوارێ بۆ ئەوەی لە زادەکان بسوڕێتەوە و بۆ هەمباستی خۆیان بەکاری بێن، چونکە خەڵک خوێندەوار هۆشیار بێ دەزانێ ئامانجەکانیان نایەتە دی. ئێمەژەوە 5 مانگە لە شەقام داوای سادەترین مافەکانی خۆمان دەکەین کە ئەوش بریتیا لە مووسەیەک لە کاتی خۆیدا بدرێەوە ئەو وانە بێژانەی کە چەند ساڵە خەڵکیشی زۆر مۆزەفێکی زۆر فەرمانبەرێکی زۆر مامۆسایەکی زۆر خانە نشین دەکرێن و شوێنەکانیان بەتاڵ و فراغا ئەوانە بێژانە داوای دەمەزداندن دەکەن. ئێمەژەوە مامۆستایان داوای مافی خۆمان دەکەین. دیارە ئەم دەسەڵاتە بێ باکە لە خۆباییە پێردەش کوردەواری هەیە، دەری هەموو شتێک لە باریەکەی دەبسترێ، بەڵام زۆر مستەم لە ئەستوری دەبسترێ. دیارە ئەوانە گوێ بەو دەوروبەر و بەو ناوچەی خۆیان نادەن کە بەردەوام لە زوڵ مستەمدا بوونەوە و سەرنجام ببینین چیان لێ هاتووە. بۆی هیوادارین باخۆش خۆیان دابێنەوە داواکان جێبەجێ بکەن. ئێمەش زەخر لەسەر داواکارێکی خۆمان دەکەینەوە و هیواداری مامۆستایانی یەکدەنگ و یەکڕەنگ بن بۆ داواکردنی مافەکانی خۆیان. خێر وایە ئەو دەسەڵاتە تۆ تا داوای خۆت بکەیت زیاتر ئەو عەکسی تۆ دەجولێتەوە، پێچەوانە زیاتری داواکاریەکان جێبەجێگە کە لە بەرژەوەندی خۆی و لە بەرژەوەندی خەڵکدایە، بەڵام نازانم بە فیتی چی و لە ئەنجامی چی وە لە ئەنجامی ئەو لە خۆبایینەی مەبەستی چییە. هیواداری بۆش خۆیان بێنەوە.
لە بەرزکردنەوە و دامەزراندن بۆ هێز چەکدار و نەبوونی بۆ مامۆستایان و بۆ فەرمانبەران دەگەڕێتەوە بۆ ئەو عقڵێتە سیاسی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبات. ئەم عقڵەتە سیاسە بۆ ئەوەیە عنی دەهێوێت لە ڕێگای چەکەوە کۆنتترۆڵی هەموو جوگەکانی ئەم وڵاتە بکات. یعنی فکرەکەی تەنها چڕ کردوێتەوە لەوەی کە بڵێ من بە چەک ئەتوانم کۆنتترۆلی وڵاتە بکەم. ئەو ئیشی بە قەڵەم نییە، ئیشی بە معریفە نییە، ئیشی بە پۆل و بە خوێندن و بە مامۆستا نییە. ئەمەش سیفەتی هەموو دەسەڵاتێکی ئەتوانم بڵێم نیمچە تۆتالیتاریە کە پێی وایە مانەوەی خۆی ئیلا بە زەبری چەکە. دەچینە سۆران لەوێ پاش چەندین کۆبوونەوەی 8 حزبی سیاسی لە ئیدارەی سۆراندا لەبارەی بنەبڕکردنی دادپەروەری و خراپ مامەڵەکردنی حزبی دەسەڵات لە ناوچەکەدا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیان کە 11 خاڵ کە ڕاوبۆچوونی هەموو لایەنەکان دەیدەین بە ئیدارەی ناوچەکە داوا دەکەن دەستی حزب لە حکوومەتی خۆجەی سنوورەکەدا نەمێنێ. سەبارەت بە کۆمەڵێک کەموکوڕی و کۆمەڵێک ڕەخنە و کۆمەڵێک سەرنج و پێشنیار لە سۆنیەتی بەڕێوەبردننی ئیداری سربەخۆی سۆران لە ڕووی ئیداری لە ڕووی خزمەت گوزاری کۆمەڵێک پرسی خەڵک لەگەڵ یەکتری تاوتوێمان کرد. ئەم لایەنە سیاسیانە لایەنی دەسەڵاتی تێدا بوو لە کۆبوونەوەکە و لە ئەو لایەنانەی تێدا بوو کە لەم خولەدا معارەزان دەسەڵات کارەکە و معارەزەش ڕەخناگری بۆ بەرەو پێشبردننی کاروبارەکان. ئێمە لە کۆمەڵێک پرسمان تاوتوێ کرد مناقەشەمان کرد لە کۆمەڵێک دانیشتنی یەک لە دوای یەک کە باسەکان زیاتر باسی خزمەت گوزاریە، باسی خەڵکە، باسی پرسی دامەزراندنی هێزی سەربازیە کە کەموکوڕی تێدا هەیە، پرسی بۆ نمونەوانە بێژانە و هەروە کوالیتی خزمەت گوزاریەکانە لەو دەڤەرە و هەروەها دەستێوەردانی حیزبیە لە کاروباری یاساییدا لە کاروباری حیزبیدا و هەروەها لە کاروباری ئیداری و یعنی گشتیدا. ئەمە سەرنجی خۆمان لە یاداشتێک تۆمار کردووە هەموو لایەنەکان وە کۆبووین لەسەر کۆمەڵێک خاڵ 11 خاڵمان لە یاداشتێک نووسیوە. ئاراستەی سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆرانمان کردووە کە قەرار بوو ئەمڕۆ لە دانیشتنێک لەگەڵ بەڕێزیان تاوتوێ ئەم بابەتانە بکەین. کۆمیتە ئامادەکاری نۆرۆز لە بەڕێتانیا داوا لە ڕۆندی کوردی لە دەروی وڵات دەکات بەشداری لە جشنی نۆرۆزکەن کە لە هەردوو شاری لەندەن و لیڤەرپول لە 19 مانگی داهاتوو ئەنجام دەدرێت. کۆمیتە ئامادەکاری نۆرۆز لە بەڕێتانیا بانگوازی لە ڕۆندی کوردی لە دەروی وڵات کرا بە جۆش و بەشداری لەو ئاهەنگەی هەردوو شارەکەدا بکەن. نۆرۆزی کوردەواری سەری ساڵی کوردی ئەمساڵ بەشداری چەندین کەسایەتی جیاواز لە ئەندام پەرلەمان، کەسایەتی سیاسی، دۆستانی کورد لە نەتەوەی جیاوازەکان و خەڵکی ئینتەرناسیۆنالیست بانگواڵ پارکێ بەشداری چەندین هونەرمەندی ناسراوی کوردی پیرۆز دەکات. بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی بازرگانی گیانی ڕاگەاندۆ 50 ملیۆن دۆلاریان بۆ ئەوکاریکردنی ژنانی خاوەنکار لە وڵاتی تازە گەشە سند و تەرخانکردەوە بۆ بتوانن لە ڕێگەی تەکنەلۆژیا و پەرە بە کارەکانیان بدەن. ئێگۆزی ئۆکۆنجۆیواڵا بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی بازرگانی گیانی لە ئیماراتەوە گوتی بۆ ئەوکاریکردنیان لە بەرەو پێشچوونی کارەکانیان لە ڕێگەی تەکنەلۆژیا و 50 ملیۆن دۆلاریان بۆ ئەوکاریکردنی ژنانی خاوەنکار تەرخانکردەوە. ئەمەش هەوڵی هەمەلایەنەیە بۆ بەهێزکردنی ژنان دەردەخات. ئێنگۆزی ئەمەژە بۆ کرۆ پێیسان بەهاندەرە بۆ چارەسەرکردنی و کێشەدارانی ژنان ڕوبەڕووی دەبنەوە. ئەو ڕاگەنراوی بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی بازرگانی گیانی لە کاتێکدا بڕیارە 29 مان لە ئیمارات سیانزەمین کۆنفرانسی ڕێکخراوەکە لە ئیمارات بەڕێوە بچێ و لە کاتی ڕاگەاندنی تەرخانکردنی و بڕەپارەی هەرێک لەسانی ئەحمەدی زیمیدی وەزیری بازرگانی ئیمارات و ماجید عەبدوڵڵا قەسابی وەزیری بازرگانی سەعودی ئامادەی بوون. وەزیری بازرگانی ئیمارات دەڵێ وڵاتەکەی 5 ملیۆن لەو 50 ملیۆن دۆلارە دابین دەکات و دەبێت ژنان ڕۆڵی گرنگی خوان لە بەرەپێشوونی ئابووری گیان ببینن. ئەو وەزیرە ئیماراتێ دەڵێ ژنان نیوەی دانیشتوانی گیانن بەڵام تەنیا لە سەدا 37 کۆی بەرهەمی گیان پێکدێنن. لەبارەی تەرخانکردنی و بڕەپارەی وەزیری بازرگانی سەعودیا دەڵێ وڵاتەکەی ویستی پاڵپشتێکردنی بەرەو پێشبردننی ژنانی خاوەنکار هەیە بە گوێرەی ماڵپەڕیکردنە کرەنجی بەیسی ئەمریکی لە 8800 کۆمپانیای نێودەوڵەتی تەنها لە سەدادایان لەلایەن ژنانی دامەزراو یان خاوەنداریەتیان دەکرێت. کۆمیتەی داکۆکیکردن لە ڕۆژنامەوانان CPJ بڵاوی کردوێتەوە لە ساڵی ڕابردوودا 99 ڕۆژنامەوان لە سەرانسەری گیاندا کوژراون کە 74یان بۆی شەڕی نێوان ئیسرائیل و حەماسەوە بوون. کۆمیتەی داکۆکیکردن لە ڕۆژنامەوانان CPJ لە راپۆرتێکدا ئاماری ساڵی ڕابردوو بەڵاو کردوێتەوە کە دەڵێنەوە 99 ڕۆژنامەوان کوژراون لە 20 وڵاتی سەرانسەری گیاندا. ئەمەژەی بۆ شکرە لەو ژمارە 74 ڕۆژنامەوان تەنها بۆی شەڕی
نێوان ئیسرائیل و حەماسەوەی کە دەکاتە ڕێژەی سێ لەسەر چواری کوژرانی سەرانسەری گیانی. کۆمیتەکە تەواوی ئامارەکەی بەم شێوە خستۆتە ڕوو. ئیسرائیل و غەزە 74، لوبنان 3، کامیرۆن، مەکسیک، ئۆکراین، فلیپین 2، هەرێک لە ئەفغانستان، ئەلبانیا، بەنگلادێش، کۆلۆمبیا، هایتی، هەندوراس، هەند، مۆزەمبیق، پاراگوای، ڕواندا، سۆمال، سوودان، ئەمریکا، لیسۆسۆ 1 ڕۆژنامەوان کوژراون. بمێنن بەخێر. جمع انسانیتی جی کومنا حضرتی جی خوزایا جی باکی جی آوستا هلتی. از خودیه میرینه کشگرات بیم دما دلت بشه از چاوا بشیم هرچی قاس از خودیه میرینه کشگرات بیم